بەڵێوەی دی 4 مانگە بەسەر ڕێکەوتنی یاسای بوجە و ناردنی شایستەدارەکانی هەرێمی کوردستان تێدەپەڕێت، بەڵام تاوەکو ئێستا هیچ ڕێکەوتنێک جێبەجێ نەکراوە و لە دوای ئەوشەوە چەندین جار شاندی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدای کردەوە. دەمانێت گفتوگۆی زیاتر بکەین سەبارەت بەم بابەتە، داخۆ بۆچی عێراق پابند نابێ بە ڕێکەوتنەکان بەرامبەر بە هەرێمی کوردستان. بۆیە میوانداری یاسین عەزیز شرۆڤەکاری سیاسیمان کردووە و سەبارەت بە داهاتووی پەیوەندیەکانی هەولێر و بەغداش قسە دەکەین بە تایبەتی پابندنەبوونی بەغدا بەرامبەر بە هەرێم. بەخێر هاتیت بەڕێز یاسین. زۆر سپاس. سپاس بۆ جەنابەت. بەڕێز یاسین، وەک ئێستا باسم کرد 4 مانگە تێ ئەپەڕێت بەسەر ڕێکەوتنێک کە واژۆش کرا لەلایەن هەردوو لایەنەوە، بەڵام تاوەکو ئێستا نەک ڕێکەوتنەکە جێبەجێ ناکرێت بەڵکو بیانوش بە هەرێمی کوردستان ئەگرن. عێراق مەبەستی چییە لەمە؟ چی دەوێت لە هەرێمی کوردستان لە کاتی هەرێمی کوردستان پابەندی هەموو ئەو خاڵانە بۆ کە لە ناو ڕێکەوتنەکەیە؟ سەرەتا بەیانی باش سپاس لە بۆ جەنابتان و سڵاو لە بینەرانی کوردستان 24. هەر 4 مانگ نییە، نزیکەی ساڵێک دەبی کە ڕێکەوتنی سیاسی لە نێوان لایەنەکانی هەرێمی کوردستان تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و لایەنی هەوانجی چوارچێوەی هەوانجی کراوە کە بۆ ڕێخستنیان دامەزراندنی حکوومەتی بەڕێز سوودانی. ئەو ڕێکەوتنە سیاسی کە حکوومەتی سوودانی تێدا تەشکیل کرا دیار بوو 9 خاڵ بوو، بەڵام هەتا ئێستا هیچ خاڵیشیان جێبەجێ نەکراوە لەلایەن. بەڵێ سەبارەت بە شایستەدارەکان و یاسای بودجەیەک لەو ڕێکەوتنە سیاسی کە 9 خاڵە بەشێکی ئەو شایستەداراییانەیە. هەروەها هەر بۆ زانیاریتان پێش ئەوەی کە بەڕێز سوودانی بکرێتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران 2000 سەردانی هەولێری کرد لەگەر جەنابی کاک مەسعود و سەرکردایەتی کورد کۆبەوە بەڵێنی تەواوی پێدان کە پابندی هەموو ئەو ڕێکەوتنە سیاسیانە دەبێت کە لە نێوان ئەو دوولایەنە جێبەجێ کرایە. بەڵام ڕۆژ بە ڕۆژ بۆ مامە دەردەکەوێت کە لایەنی بەغدا ئەو لایەنی چوارچێوەی هەمانجی کە حکوومەتی عێراقی پێکدێنن هیچ ئامادەیان نییە بۆ جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنانە، چ سیاسیەکان چ ئیداریەکان. هەمومان دەزانین کە پێش بابەتی بودجە و مناقەشەی بودجە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕێکەوتنێکی تر مۆرکرا لەیان بەڕێز سەرۆکی حکوومەت و بەڕێز سوودانی لە بەغدا کە دەبایە بکرێتە بنەمایەک بۆ یاسای بودجە کە ئەویش جێبەجێ نەکرا و هەمومان لە دانیشتنەکانی بودجەی دیتمان کە ئەو لایەنانەیان بەشێکی ئەو لایەنانە تەواوی پاشگەز بوونەوە لەو لایەنە. ئەو سیاسەتەی چوارچێوەی هەماهەنگیان ئەوانەی کە دەسەڵاتی لە بەغدا بەردەوامە. بەڕێز سوودانی دیارە تا ئێستا لاوازە لە جێبەجێکردنی ئەو هەموو بەڵێنانە. ئەو لایەنانی کە بەربژێری بەڕێز سوودانیان کردیا بەڕاستی فشاری تەواو دەکەن لەسەر حکوومەت و لەسەر بەڕێز سوودانی. واتە سوودانی تەنیا ئەتوانین بڵێین شێوازێکە مۆنۆمنتێکە وەکو سەرۆک وەزیران لەوەیە، بەڵام هەموو کاروباری دەوڵەتی عێراق و ڕێکەوتنە سیاسەکان لەدەست لایەنە سیاسەکانە. بڵێ خۆمە دەبینین کە لە هەفتانە سەرکردایەتی چوارچێوەی هەمانجی لەگەر بەڕێز سوودانی کۆ دەبێتەوە. ئەو دانیشتنە هەفتانانە هەمووی دیارە ڕێنمایە بۆ بەڕێز سەرۆکی حکوومەت دەردەکرێت کە ئەویش دیارە بە تەواوی پابندە بەو ڕێنمانی کە لەلایەنە سیاسەکان بۆی دەردەکرێت. بوونی ڕێکەوتنی سیاسی، بوونی ڕێکەوتنی ئیداری لە نێوان دوو ئیدارەی ڕسمی لە عێراق کە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتحادیە فیدرالیە بۆ تا ئێستا جێبەجێ ناکرێت. سەرۆکی حکوومەت زیاتر لە دەرفەتێکی لەدەستدایە کە دەسەڵاتی خۆی بەکاربینی کە ئەو ڕێکەوتنانە جێبەجێ بکات. زۆر باشە. بەڕێز یاسین، خۆ ئەمە یەکەم جار نییەوە ئێمە ئەزمونمان لەگەڵ عێراقدا هەیە هەر ڕێکەوتنێکی کرده بێت پاش ماوەیەک بیانووی هێناوەتەوە ڕێکەوتنەکەی جێبەجێ نەکردووە، هەر لە مادەی 140ەوە هەتاوەکو ڕێکەوتنی شنگال و تا دوایی و تا ئەم ئێستا کە یاسای بودجە و شایستەداراییەکانی هەرێمی کوردستانە. دەبێت هەرێمی کوردستان چۆن مامەڵە لەگەڵ عێراقدا بکات لە کاتێکدا بەم شێوەی ڕفتاری لەگەڵ دەکات و هەرێمی کوردستان بە هەموو شێوەی قایل بۆی کە قوتی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان دەستی بۆ نەبرێت. چی لەسەر کوردستانەکە بیکات؟ زارە پێم وایە کە لە ناو هەرێمی کوردستان دەبێت ئێمە ناوماڵی کورد چار بکەین. پێویستە لایەنە سیاسیەکانی کوردستان کۆک بن، یەکدەنگ بن بەرامبەر ئەو هەموو پێشارکانیانی لە بەغدا بەرامبەر قەواری هەرێم دەکرێت. بە ئێمە لە کێشە سیاسیەکان و جیاوازە سیاسیەکان چ لە نێوان ئەو لایەنانی کە دەسەڵاتن لە هەرێمی کوردستان چه هەموو لایەنە سیاسیەکان باوەلان با بزانین کە بگەینە قەناعەتێکی تەواو کە لایەنە سیاسیەکانی بەغدا لایەنە حکومڕانەکانی بەغدا هەموو ئامانجشان ئەوەیە کە قەواری هەرێمی کوردستان لاواز بکەن ئەگەر پێشیان بکرێت لە ناوی ببن. ئەو مەترسیە تا لە نێو کوردستان بەڕاستی درچی پێ نەکرێت ئێمە ناتوانین تەواو کاریگەر بین یان تەواو تەئسیر لە مرکزی قرار بکەین لە بەغدا. بۆیە پێم وایە یەکەمین هەنگاو کە دەکرێت
ئەوەیە لە ناو هەرێمی کوردستان نێوماڵی کورد چا بکرێت کە نێوماڵی کورد چاکرا پێم وایە نوع قورساییەک و نوع وەزعی نوێ دێتە پێش کە بەغداش ناتوانانی بەو جۆرە ئێستا کە مامەڵە لەگە هەرێمی کوردستان دەکات هەروەکو دیتمان لە یاسای بودجا بەشێک لە هەرێمی کوردستان جودا کراوە ئەوە پێم وایە کە پێشاتشی زۆر ترسناکە لە مامەڵەکردن لەگەر قواری هەرێمی کوردستان ئەوە یەکەم دووەم من پێم وایە کە کوردستان کارتی فشاری زۆر لەدەستا لە کشانەوە لە پرۆسی سیاسی کشانەوە لە پرۆسی سیاسی لە بەکارهێنانی ئەو لە بەکارهێنانی پەیوەندیە چاکەکانی نێودەوڵەتی و ئەو فشارانی کە دەتوانین لە ڕێگای نێودەوڵەتی ئێمە هەمومان باش دەزانین کە حکوومەتی سوودانی و ئەو لایەنانەی کە حکوومەتەکان پێکەنەوە لەژێر فشاری نێودەوڵەتی زۆردان بۆیە پەیوەندی باشەکان یان باشکردنەوەی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەم قۆناغە لەگەر ئەو لایەنانە بە تایبەتیش دەڵێم لەگەر ئەمریکا پێم وایە کاریگەری باشی دەبی لەسەر ئەو هەڵوێستانانی کە ئێستا لە بەغداوە بەرامبەر کوردستان دەکرێت. باشە یەکێک لەو ڕێگانی کە باسی لێوە ئەکرێت هەرێمی کوردستان ئێستا لە دوا قۆناغ ئەتوانێت پەنای بۆ بات ئەویش ئەوەیەکە بەکارهێنانی بڕگەی حوت لە مادەی 13 کە سوودانی یەکلایی ئەم ڕێکەوتنە بکاتەوە بۆ خۆی ئەم مادەی و ئەم بڕگەیە باس لەواکە ئەگەر هەر ناتێگەیشتنێکە بوو هەر ناڕێکەوتنێکە بوو ڕێکەوتن نەکرا دواتر سەرۆکوەزیران ناتوانێت کێشەکە یەکلای بکاتەوە ئەمە ئەکرێت ئەگەر سوودانی یەکلای کردەوە وەکو کارتێکی گەرنتی چاوی لێ بکەین و بیبینین و جارێکی دیکە دەستکاری ئەم جۆرە ڕێکەوتنانە نەکرێت واتە ئەمە کارتێکی تەواو بێت و کۆنکرێتی بێت ینی بازارێ مە بگەڕینەوە سەماخە بۆ ناو پەیوەندیەکانی نێو چوارچێوەی هەماهەنگی سوودانی خۆی فشاری لەسەرە یان بەپێ زانیاریەکان هەندێک فشار هەیە لە ناو چوارچێوەی هەماهەنگی کە هەتا لەو کات سادە سوودانی بگۆڕن و بەدیلی سوودانیشان داناوە بەڵام ئەوەی من دەزان ینی بەپێ زانیاریەکان کە لایانی ئێرانی زیاتر فشار دەکە کە ئەو گۆڕانکاریان ئێستا لە ناو چوارچێوەی هەماهەنگی نەکرێت بەوەی کە هەڵبژاردن لە پێشەوە وەزعێکی ناسکەی لە عێراق خودی چوارچێوەی هەماهەنگی پڕە لە ناو جیاوازی و کێشە لێرە ئەوە دوای پێگەی سوودانی ئێستا پێگەیەکی لەرزۆکە یعنی تا ئاستێک تا دوا کۆبوونەوەی لەگەر بەڕێز مالیکی زۆر لەرزۆک بوو بەڵام ئێستا پێم وایە کە تۆزێک هاتۆ پێش و بەهێزتر بووە بۆیە ئەم کارتی ئێستایان ئەم فرسەتی ئێستا بۆ بەڕێز سوودانی ئەمە پێم وایە لەلایانی کوردی دەبێت دوا فرسەت بێ بە ئەوەی سوودانی نیەت پاچی خۆی بەرامبەر کورد و ئەو ڕێکەوتنانانە وا پیشان دەکە بە تەواوی دەوێت ئەو ڕێکناونە جێبکە و زیاتر فشان نەخرێتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان و قواری هەرێمی کوردستان بۆیە ئەو مادەی زەناوت ئەو بڕگەی زەناوت باس کرد لە مادەی 13 بڕگەی 7 دوا فرسەتێکە بەڕای من لایەنە کوردیەکان بینە بەڕێز سوودانی تاکو بتوانی ئەو نیەت پاکەی باسم کرد بەرامبەر کوردستان و هەرێمی کوردستان و حکوومەتی کوردستان ئەو نیەت پاکیە پیشان بدات ئەو ڕێکوتنانە جێبەجێ کرێ و دەسەڵاتەکانی خۆی وەکو سەرۆکی حکوومەتی فیدرالی جێبەجێ بکە لەو بابەتەیدا. بەڵێ ئێمە سپاسی شڕۆڤەکاری سیاسی یاسین عەزیز دەکەین کە سەبارەت بە داهاتووی پەیوەندەکانی هەولێر و بەغدا و ئێستا و ناکۆکیەکانی نێوان ڕێکەوتنەکانیان لەگەڵمان بوویت و وەڵامدەری پرسیارەکانمان بووی. سپاس دەکەین.